بەناوی خوای گەورە و میهرەبانەوە چەند ڕۆژێک لەمە و پێش بەهۆی شۆرتی کارەباوە ئاگر لە کێڵگەی گەنمەکەمان بەربوو ئەو سیستەمی ئاودێری گەنمەکەی سووتان و ڕۆشتیش بەلای باخەکەمانەوە هەنێ لە باخەکەش و سوزدان و سیستەمی ئاودێری باخ و گەنم و هەمووی سووتێنرا چەند ساڵی ئێمە ئەوە پێکۆ ئەنێن و ئەڵڵا خوای گەورە لە چەند سەعاتێکا کۆتایی پێێنا بەڵام ئەوەیە کە شۆرتی کارەبا بوو شکر دەستی کەسی تیانە بوو و هەموو ساڵێکیش لای ئێمە ئەم ڕەشەبایە ئەمەە بەهێزە زەرمەندمانەکە پارساڵ گەنمی وەران ئەو ساڵی چەند ساڵە پێش ئێستا مرەشە میحۆریەکە میشکان بەڵام ئیتر ئەمانە هەمووی قەدەری خوای گەورەی و شکرین بە بەشی خوای گەورە ئینشاءالله خوای گەورە بەشی لەوە گەورەتری لایە. سپاس و پێزانین بۆ ئەو کەسانەی کە بە تەلەفۆن هاتووە بۆ لامان هەواڵیان پرسیوین دڵخۆشییان کردوین و ئێمە زۆر سوپاسیانەکەین ئێمە پیان ئەڵێن مەمنونین سوپاسانەکەین ئەمە قەدەری خوای گەورەیە و قەدەری خوای گەورەش هەموومان ئەبێ شکر بین پێی در سپاس و پێزانین بۆ هەموو لایەکتان مەمنونم خوای گەورە ئاگەی لەتان